خۆشەویستان لە تەورەی یەکەمدا ئێمە باس لە بابەتێکەکەین کە پەیوەندی بە زۆرێک لە دانیشتوانی هەرێمی کوردستانەوە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ڕاستەوخۆ ئەو قوتابیانن کە بڕیارە تاقیکردنەوەکانی پۆلی 12 یان خولی دووەم کەن ئەوانەی کە لە کۆتایی ساڵە کەوتون و لە چەندوانەیەکە کەوتون بڕیار و لەم هەفتەیەدا دووبارە دەست بکەنەوە تاقیکردنەوەکان وە قوتابیانی پۆلی 12ش لە تاقیکردنەوە بوون بەڵام بەهۆی ئەم هەلوو مەرجە سیاسی و ئەو جەنگەی کە ئێستا لە ناوچەکەدا هەیە بێگومان حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە بڕیاریدا کە سەرجەم تاقیکردنەوەکانی ئەم هەفتەیە دوا بخرن هەڵبگیرن بۆ هەفتەی ئایندە بە پۆلی 12ەوە جا ئەوەی ئێمە ئەمانە قسەی لەسەر بگەین کاریگەری دواخستنی ئەم با بڵین تاقیکردنەوەانە بە تایبەت لەسەر قوتابیانی پۆلی 12 ئایا کاریگەریکی ئەرێنی بەجێ هەڵێ یان کاریگەریەکی نەرێنی ئەم بابەتە قسە و باسی لێ یەکەین و شرۆڤەیەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەحموود باجەڵان سەرپەرشتیاری پەروەردەی کە بەسپاسەوە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان میوانن مامۆستا جان بەخێر بێن زۆر بەخێر مامۆستا مامۆستا بڕیار بوو ئەم هەفتەیە لە دوای جەژنی قوربانی پیرۆزەوە تاقیکردنەوەکانی پۆلی 12 درێژیان هەبێ و تاقیکردنەوەی خولی دووهەم بۆ قوتابیانی کە لە چەند دەرسێکا کەوتو بوون دووبارە بکرێتەوە بەس بەهۆی ئەم تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلی 9 دەست پێ بکە پۆلی 9 بەڵێ ئەو پۆلە ناکۆتاکانیش خولی دووهەم دەست خولی دووهەمیان بۆی ئەم بارودۆخە سیاسیەی کە ئێستا هەیە جەنگێک کە ئێستا هەیە بڕیاردرا ئەم تاقیکردنەوەانە هەر هەمووی هەڵبگیرە دوا بخرێ بۆ هەفتەی ئایندە ڕوونیش نییە ئایا ئەم وەسعوە ئامێنێتەوە زیاتر دواخرێ یان ڕجامەترێ بەرحاڵ کاریگەری بە شێوازێکی گشتی لەسەر دایک و باوکی قوتابیان لەسەر قوتابیان و لەسەر ڕەوشی پەروەردە ئەم دواخستنە کاریگەری ئەرێنی ئەبێ یان نەرێنی دەستان خۆش بێ بۆ گرنگیدان بەو تەورە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە لە ئێستاە گفتوگۆی لەسەر بکرێ ئەگەر ئێمە بە شێوازێکی ڕاشکاوانە بڵین و بە شێوازێکی زانستیانەوە بابەتانی قسە لەسەر ئەو دواخستین تاقیکردنەوەانە بکەین بە شێوازێکی گشتی کاریگەری زۆر نەرێنی لەسەر لایەنی دەرونی لایەنی تەرکیز لایەنی پاڵنەرەکانی خوێندکاران و قوتابیان دەکا و جۆرێک لە شەڵەژانوی با بڵێن بیرکردنەوەش لای دایک و باوکان دروست دەکا بۆچی لەبەر ئەوەی کە لە ئێستای ئێمە بارودۆخی هەرێمی کوردستان بەو شێوازە مەترسیدار نییە و هیچ جۆرە مەترسیەکیش لەسەر هەرێمی کوردستان نەبووە لە پڕێکاوە بەبێ بەرنامە بەبێ دیراسەکردن تەنها بە کتابێک ئەو تاقیکردنەوەانە ئەوەستێنرێت بەڕاستی ئەمە جێگەی مشتومڕێکی زۆر هەڵەگرێ بۆچی وەزارەتی پەروەردە و تەنان وەزارەتی خوێندنی باڵاش ئەم کارەی ئەنجام داوە لەبەر ئەوەی کە بەبێ هیچ توێژینەوەیەک ئێمە چۆن ئەتوانین بڕیارێکی بەو جۆرە بین و دیاریش نەکراوە بۆ نمونە لە هەفتەی ئایندەیە تاقیکردنەوەکان دەست پێ دەکا یاخود نا کەواتە ئەگەر هەر بڕیارەکەش درا دەبواە بڕیارەکە بە جۆرێک وایە سەقفێکی زەمەنیدا نایە کە تاقیکردنەوەکان تاو کاتە دەست پێ بکاتەوە چکە لێرە ئێمە کاریگەریەکانی لەسەر خوێنکار ئەگەر دەستنیشان بکەین لە ڕووی تەرکیزەوە بۆ نمونە ئەو خوێنکارانی کە کۆشیکی باشیان کردو پلان و بەرنامە ڕێژیان داناوە بەوەی کە تاقیکردنەوەکان لەم هەفتەیە بۆ نمونە پۆلی 9 ئەو تاقیکردنەوەی هەیە پۆلی 12 یاخود ئەوەی کە خولی دووەم بەڕێزدا ئاماژەت پێدا خوێنکارەکان ئامادەسازیان کردووە لە کاتێکە کە لە پڕ ئەمە ئەبچڕێ بەرنامە پلانی ئەوان هەمووی هەڵەوەشێتەوە زۆر جار نەک هەندێک کات درێژە پێدانی کات لە قازانجی خوێنکاران نییە بۆچی چونکە خوێنکار لێرە ئەتوانێت کاتەکان سوود لێوەربگرێ درێژکردنەوەی کاتەکان ئەبێتە هۆی کەمبوونەوەی پاڵنەر بۆ کۆششکردن یاخود ئەو خوێنکاری کە کۆشتێکی باشی کردووە لە درێژبوونەوەی ئەم مودەیەدا و نادیاری دەستنیشانکردنی کاتەکەیە جۆرێک لەو بابەتانی کەوەری گرتووە ئەتوانین بڵێن بە هەڵمبوونی دروست دەبێت لە ناو ئەچێت لە بیر ئەچێتەوە لەبەرەوەی کۆششکردنی خوێنکاری ئێمە دەستنیشانکراوە بۆ ئەو تاقیکردنەوەی کاتێک کە تاقیکردنەوەکە ئەنجام ئەدرێ بەشێکی لە هزری خوێنکارەکەی نامێنەوە کاتێک کە تاقیکردنەوەکە لە پڕێکە ئەوەستێنرێت بە شێوازێکی نادیار بەشێک لەم زانیارانە لە هزری خوێنکارەکە پەرش و بڵاوە بنەوە بەداخەوە و لە لایەکی ترەوە گوشاری دەرونیکی زۆر لەسەر دەرونی خوێنکارەکان دروست دەکات قوتابیەکان دروست دەکات لەبەر ئەوەی کە یعنی بابەتێکی نادیارە هەموو شتێکی نادیار لای مرۆڤە تووشی دڵە ڕاوکێ و کۆمەڵێک لە نیگەرانی و کۆمەڵێک لە بابەتی دەرونی دەکا کە ڕەنگە ببێتە هۆی ئەوەی کە ئەنجامی تاقیکردنەوەکان لە جاری ئایندەیە کە ئەنجام بدرێ ئەو ئەنجامە نەهێنێتەوە کە خوێنکارەکە لە هەزر و بۆچوونی خۆیان دەستنیشانی کردووە بەڕاستی کاریگەری هەموو ئەمانەش
پێویستە بەرپرسیارەتەکەی وەزارەتی پەروەردە و ئەو لایەنانەی کە ئەم بڕیاریان ناوە هەڵبگرن یاخود ئەبێ بیر لەوە بکرێتەوە کە بە شێوازی کەوا دەست بکرێتەوە بە تاقیکردنەوەکان پێش ئەوەی دەست پێ بکرێتەوە لایەن دەرونی و لایەنی نیگەرانیەکانی خوێنکاران بڕەوێنرێتەوە تاقیکردنەوەکان بە جۆرێ من لە قازانجی خوێنکاران بن کە سوکاری خوێنکارانیش بە هەمان شێوە نیگەرانە لەبەرەوەی کە بە تایبەتی پۆلی 12 بابەتێکی چارەنووسسازە بە لای خوێنکار و قوتابیانەوە لەبەرەوەی ئایندەی ئەم خوێنکارە لەسەر ئەم نمرانەیە کە خۆی نمرە پێوەەر نییە بەڵام لە هەرێمی کوردستان نمرە پێوەڕێ ئێستا نمرەکەیش جۆری تاقیکردنەوەکان کە ئێمە بێ کەشێکی ئاسوودەی و لەباریان بۆ بڕەخسیێنین ئێمە بەبێ و هیچ هۆکارێک تووشی نیگارێن نمان کردوون ئەبێ ئەم بەرپرسیارەتێ بەڕاستی پێش ئەوەی تاقیکردن دەست پێکردو لایەن دەرونی خوێنکارەکانمان جارێکی تر بخەینە دۆخی ئەوەی کە بتوان تاقیکردنەوەکانیان لە دۆخێکی باشترە ئەنجام بن هیوادارم ببرە یعنی ئەبێ وەزارەتی پەروەردە بیر لەوە بکاتەوە کەی دەست پێ ئەکاتەوە ناکرێت ئەمە بە نادیاری چونکە بەڕاستی سەرجەم پلانەکانی بەڕێوەبەری پەروەردەکە و قوتابخانەکان و ئەوانش لە ڕووی کارگەڕیەوە تێکداوە باشوانسا محمود دەکرێت بڵێن ئەم دواخستنە هەم پلانەکانی قوتابیانی تێکداوە هەمیش سەر لە شێوان بۆ قوتابیەکە دروست ئەکات بە دڵنیایی و هەردوو لە چونکە ئێمە هەروەکو وتمان کاتێک کە خوێنکار خۆی ئامادەکە بۆ تاقیکردنەوەیەک لە هزری خۆیان ئەو بەرمەجەی کردووە کە کەی ئەچێتە تاقیکردنەوەکانەوە و چۆن تاقیکردنەوە ئەنجامەدا و دوای ئەم تاقیکردنەوەی ئەنجامەدا لێرە ئێمە ئێستا بە شێوازێکی نادێر ئەم هەفتە بە شێوازێکی گشتی بە شێوازێکی بەتاڵی ڕۆی ئەم خوێنکارێک کە خۆی ئامادەکرد بوو بۆ تاقیکردنەوەی لەم هەفتەیە ڕووبە ئایا جارێکی تر لە هەمان ئەو بابەتانەیە کۆشش بکاتەوە ئەمە لە ڕووی درێژکردنەوەی کاتەگۆ جۆرێک لە مماطلە دروست دەکات ئەم مماطلە بوونە لە کۆشە زۆر زیانی زۆری هەیە لەبەرەوەی کە کاتێک کە خوێنکارەکە خۆی ئامادەکرەوە بگا بە ئەنجامی تاقیکردنەوەکە بچێتە هۆڵەکان و تاقیکردنەوە بات کاتێک کە کاتەکەی لەبەردەم درێژ دەکرێتەوە بۆ ئەو خوێنکارانی کە کۆشی باشیان کردو کە بەرنامە ڕێژیان کردو کە پلانێن دانا و زیانی زۆریە ڕەنگە بڕێکی زۆر کەم ئەو خوێنکارانەی دەرفەتی ئەویانە بووە کە کۆشش بکەن کاتێکی گونجاو بێ لە بەردەستیانە بەڵام ئەوانیش لەبەر ئەوەی کە کاتی دەست پێکردنی تاقیکردنەوە نادیارە بێگومان ئەوانیش ناتوان بە شێوازی پێویست سوود لەم دەرفەتە وەربرن کەواتە خۆی کێشەی نەگونجاوی بڕیارەکە لە بڕیاردانەکەیە و نەبوونی هیچ هۆکارێکی بەرچاوە کە ئەم تاقیکردنەوەنە دوا بخرێ لەبەرەوەی ئێمە هیچ جۆرە هەلومەرجێکی سەربازی سیاسی یعنی بەم جۆرە نییە ڕاستە لە ڕووی ئابووریەوە ڕەنگە نەهاتنی موچە و ئەو بارگرژێت ئابووریانی کە لەسەر خێزانەکان و لەسەر فەرمانبەران و بە تایبەتی مامۆستایان دروست بووە جۆرێک لە دڵخۆش نەبوونی کەسەکانی پێوە دیارێ بەڵام ئەم هۆکارش مامۆستایان لەگەڵ ئەو پەڕی سوپاسماندا بۆیان چوو بوونە ژێر ئەو بارەگرانیە و تاقیکردنەوەکانیان پشتگوێ نەخستووە و بەردەوام بوون لە داوامکردنەکانیان کە ئەمە ژۆکو ئەرکی وجدانی مرۆڤ دۆستی خۆیان بەڕاستی کە ئەمە پێویستە لە وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەنددارەکان سوپاسیان بکەن بەوەی کە بەو هەموو جۆرە بارودۆخەنا لەبارەوە بەردەوام بوون. بەڵێ مامۆستا مەحموود لە قسەکانی جەناب تاوا دیارە بەپێی ئەو کتابەی کە لە پەروەردەوە لە وەزارەتی پەروەردە دابەزیوە ئەنی ڕۆژی تاقیکردنەوەکان کە بڵێن ئێستا هەڵگیراوە دیاری نەکراوە یان ئەوەی کەوتن لە هەفتەی ئایندە دەست پێکاتەوە کامیان نەبڕ هیچ ئاماژەیە بۆ نەدراوە لە هەفتەی ئایندە دەست پێ بکرێتەوە تەنها وتراوە ئەم هەفتە تاقیکردنە ئەنجام نادرێت لە هەفتەی ئایندە دەست پێکرێتەوە ئاخر ئێمە کاتی تاقیکردنەوەکان جیاوازن بۆ نمونە هەموو قوتابخانەیەک بە گوێرەی ئەو خشتەیە کە بە گوێرەی ئەو کاتی کە بڵێن وەزارەتی پەروەردە ڕایگەیاندووە ئەبوایە پلانی خۆیان دابنایە ئایا ئەم خشتانە ئەبێ هەمویان هەڵبۆشێن و جایتە دابڕێژرن لە قوتابخانەکانەوە کەواتە ئەبێ خشتەیەکی تر بە کاتی تر بە زەمەنی تر بێرە بە خوێنکارەکان بە نسبەت بە پۆلی 12 و پۆلی 9 ئەمانیش خشتەی تایبەتی خۆیان هەبووە کە ئایا ئێمە خشتەکە لەکەیەوە دەست پێکاتەوە جارێکی تر دەبوو دەستنیشانی ئەوە بکرێکی دەست پێکاتەوە بەڵام لەبەر نادیاری بارودۆخەکە یعنی ئەم بارودۆخە گریمان چەند مانگێک درێژی کێشە ئایا تاقیکردنەوەکان دەچێتە چ دۆخی هەفتەی ئایندە لەم هەفتەیە لە ڕووی جەنگەکە ینی قوڵستر نابێ بەڕاستی کە بەڵام بە هەموو حاڵەتێک لەو وڵاتانش کە کێشەکانی تیا تاقیکردنەوەکان نەوەستاون ئێمە ئەوە جێگەی نیگەرانی و پرسیارێکە لە ئێمە بۆچی لە هەرێمی کوردستانە ئەم تاقیکردنە بۆسرێ عێراق بەشێکە لە ئێمە و یاخود ئێمە بەشێکین لە عێراق لە عێراق هیچ تاقیکردنەوەی نەوەستاوە و پرۆسەکان وەکو خۆی بەردەوام بوون مەترسیەکان لەسەر بەشەکانی تری عێراق زیاتر بۆ تاوەکو ئێمە ئەمە جێگەی ئەو نیگەرانیە کە کاتێک دەستنیشان نەکراوە تاقیکردنەوەکان دەست پێ بکرێتەوە من دەخوازم وەزارەتی پەروەردە ئەم بڕیاریان زۆر بەخێراتر بدە. باشە مامۆستا
لەم ماوەیەدا پێویستە قوتابیان چی بکەن؟ ئایا ئەو وانانەی دیکە کە تاقیکردنەوەکانی لە دواترە بخوێن و هەڵسەنگاندن بۆ خۆیان بکەن دووبارە یان نەخێر ئەو تاقیکردنەوەی کە لە پێشترن و بڕیار بوو لەم هەفتەیەدا بکرێت لەوانەیە زیاتر هەوڵ کۆشش بکەن. بێگومان لێرە ئەوەی کە گرنگە خوێندکاران جۆر نائومێدیەکانیان بڕۆێننەوە هەوڵ بن کە جارێکی تر بڕۆ بەخۆبوون لای خۆیان دروست بکەنەوە ئەو پلانی کە دایان ناوە لە ڕووی کاتەوە جارێکی تر دابڕێژنەوە خێزانەکان گرنگە دایک و باوکان ئەو کەسانی کە لە دەوروبەری خوێندکارەکان لە ڕووی دەرونی و پاڵپشتێکی باشی خوێندکارەکان بن کەش و هەلومەرجەکانی خێزان بە جۆرە بڕەخسیان کە بتوانن کۆشتەکانیان بکەنەوە. بێگومان تاقیکردنەوەکانی پۆلی نۆ نیشتیمانی پۆلی نۆ پۆلی 12 بە هەمان ڕیزبەندی دەڕوات کەواتە ئەبێت ئەگەر کۆشیان باش کردووە لەو تاقیکردنەوەی کە لە دوای دەستپێکردن ڕاستەخۆ دەست پێ دەکە با بڵێن بەشی گرنگ بدەن بەوە ئەگەر لەوەیە دەزان کۆشەکەیان زۆر باشە و گەشتنەوە ئاستێکی تەواوکاری و تێگەیشتن هەوڵ بن لەو بابەتانی کە لە دوای ئەو تاقیکردنەوە هەیە هەست دەکەن کە باشتر کۆشیان نەکردو هەست دەکەن کە پێویستیان بە کاتێکی زیاترە کۆششی تیا بکەن هەندێک کاتیش بۆ ئەو بابەتانە دابنێن بۆ ئەوەی کە ئەم دەرفەتە بەلای قازانجە بشکێتەوە نەوەکو بەلای زرەرە بەو قوتابیانش کە لە خۆلی دووهەمان بێگومان ئەو بابەتانی کە تیا ماونەتەوە کار لەسەر ئەوە بکرێت کە جارێکی تر بە شوێنەی بە بابەتەکانی نەبچنەوە بەڵکو سوودێکی زیاتر لەو زانێرانەوە بگرن کە بۆ ئەنجامێکی باشتر دەتوان دەستیان بکەوێت. باش مامۆستایمە تا ڕۆژ بە ڕۆژ بەرە و با بڵین مانگی حەوت و مانگی هەش بڕین ئەچینە ناو ئەو ڕۆژانەی کە زیاتر پلەی گەرمایان تێدا بەستە هەر بەڕاست ئەمە خولانە بڵێن نەسە بە هەفتەیەک چیە گۆڕەوانە لەوانە دوێنێ و ئەمڕۆ پلەی گەرمی زۆر جیاواز بێ ئەمەی کە ئێمە چینە ناو ڕۆژە گەرمەکانی ساڵەوە لە ڕووی ژینگی ئەو کاتێک کە قوتابەکە چێتە قوتابخانە و ئەو هۆڵی کە تاقیکردنەوەی تێدا ئەنجامەدات یان لە ماڵەوە تا ئاگاتە ئەوێ هەر بەڕاست ئەمەش خۆی لە خۆیان گرفتێک بە قوتابی دروست ناکات بەدڵنیایەوە ژینگەی فیزیایی لە گەرمی لە ساردی لە ڕووناکی لە ئەو بارودۆخانی کە بەسەر خوێندکارە یان بەڕاستی کاریگەری زۆر زۆر لەسەر خوێندکارەکان دروست دەکات بە تایبەتی ژینگەی ناو ئەو هۆڵانی تاقیکردنەوەکان کە هەست دەکەم کە ئەو هۆڵانی کە بۆ پۆلی 12 و پۆلی نۆکان تەرخان کراون و هۆکاری پێویستی تیا دابین کراوە بە گوێری ئەوەی کە لە توانای ئەو ناوەند و شوێنانەی هەیە کە هۆڵەکانی تایە پەروەردەکان هەوڵی جدی و باشیان ناوە لەو بارەوە ئەگەر کارەبا مەسەلەن بتوانێت لەو شوێنانەیە بەردەوام بێت ئەوە هەوڵ درراوە بەڵام بە شێوازە گشتەکەی گەرێمە باسی بکەین بەڕاستی هەر بۆیە لە هەموو دنیاە لە وەرزی هاوینە خوێندنگەکان دادەخرێن لە بەرەوەی توانای تەرکیز و بیرکردنەوە و توانای با بڵین مانەوەی خوێندکار لە ناو پۆلە کەمتر ئەبێتەوە و توانای ئەوەی ئەو زانیاریانی کە هەیە جایتر دابڕێژێتەوە لەسەر لاپەڕی تاقیکردنەوەکان کەمتر دەبێتەوە بۆیە زیاتر بە گوێرەی ئەو سایکۆلۆژیای کە مرۆڤەتی لە ژینگە فێنک و ساردەکانە توانای با بڵین تەرکیزی زیاتر هەیە ئەمانە هەمووی کاریگەری خۆی هەیە لەسەر ئەوە من دەخوازم کە ئەم بابەتە یەکلایی ببێتەوە بەڕاستی لەبەرەوەی کە هەتا بابەتەکە درێژ بێتەوە بە نادیاری کاریگەری زۆر نەرێنی لەسەر بیرکردنەوەی خوێندکارەکانمان دروست دەکەن. ئەوەی کە ئەڵێن هەفتەی داهاتوو دەست پێکرێتەوە خودنا ئەمە لایانی دەرونی قوتابی زیاتر پەشوو بڵاو ناکات و نەئارامی بۆ دروست ناکات بە دڵنیایی و کاریگەری هەیە لەبەرەوەی ئەگەر یەک ڕۆژیش دوا بکەوتایە یاخود بۆچی لایانی نەرێنی هەیە بابەتەکە لە پڕایەوە هیچ هۆکارێکی لەو جۆرە نییە کە ببێتە هۆی ئەو نیگەرانی کە تاقیکردنەوەیان دواخراوە بۆ نمونە هەر ئێمە کە ئێستا لێرە دانیشتوین هەواڵێکی لە پڕبێت کە ئێمە چاوەڕوانی ئەو هەواڵەنین و خۆمان بۆ بابەتێکی تر ئامادە کردووە ئەبینی تۆ بەبێ هیچ هۆکارێک تووشی کۆمەڵێ دڵە ڕاوکە و نیگەرانی و بابەت دەبی ئەی خوێندکارێکە چارەنووسی خۆی لەسەر ئەم چەند تاقیکردنەوە داناوە بۆ چاوەڕوانە نمرەیەک بەدەست بهێنێ و لە پڕێکا پێی دەڵێ تۆ تاقیکردنەوەکان ناکرێ نایشزانی کەی ئەنجام دەدرێ و نازانێت بۆچی دواخراوە یعنی ئەمانە هەمووی بڕوا بکە بەڕێوەبەری هۆڵی تاقیکردنەوەکان ئەو مامۆستایانی کە لەوێن کەسەکانی دەوروبەری خوێندکارەکان نە خوێندکارەکان دووچاری نیگەرانی بوون ئەمانە هیچ وەڵامێکی دروست نەدراوەتەوە بۆ نمونە دەکرا لە وەزارەتی پەروەردەوە لەلایەن کەسە بەرپرسەکانەوە بەڕاستی ڕوونکردنەوەی زیاتر بن و بەرنامەی باشتر بکەن و بێنە سەر شاشەکان و باسی ڕوونکردنەوە بن کە تاقیکردنەوەکان بۆچی دواخراوە نەک تەنها بە کتابێکدا بەشکرێ بەسەر قوتابخانەکانە و بەبێ ئەوی هیچ ڕوونکردنەوەی بدرێ بەڕاستی
ئەم بڕیارە بە پەلانایی وەزارەتی پەروەردە زۆر جار بە بێت توێژینەوە بە بێ بیرکردنەوە و لە پڕێکا بڕیاردان یاخود کاریگەری هەندێک لایەنی سیاسی و بیرکردنەوەی تر لە ناو وەزارەتی پەروەردەیە کاریگەریکی زۆر نەرێنی دروست دەکات لە ئاڕاستەکردنی بەرەو پێشبردننی سیستەمی پەروەردە نەک لە تاقیکردنەوەکانە لە زۆر بابەتە کە دەرئەنجامی ئەو کتابانی کە دەردەچن لە وەزارەتەوە نیگەرانی زیاتر دەکەوێت تاوکو قازانج یاخود بیرکردنەوەی ئەرێنی بکەوێتەوە. وڵات جەماڵ مۆسا بابەتێک لە سۆشیال میدیا قسە و باسی لێکە من نازانم تا چەند ئەمە ڕاستانە بەڵام ئەوترا بەشێک لە بەرپرسان لە دەرەوەی وڵات بوون بەهۆی جەژن و ئەم پشوانەوە بەهۆی داخستنی فڕۆکە خانەکانەوە نەگەڕاونەتەوە ماڵ و ناڵیشیان لەگەڵایە بەهۆی ئەوانەوەیە ینی ئەم بابەتە دواخراوە. هیوادارم ئەگەر هەر دواخران بێ بەهۆی ئەوە نەبوو بێ بەهۆی مناڵی چەند بەرپرس و چەند کەسایەتیەکەوە کە لە دەرەوەی وڵاتن ینی ئەگەر هەر پاساوەکە بێ پاساوەکە ئەم جەنگە بێنەوەکو ئەوە بێتەوە بەڕاستی بابەتێکی زۆر خراپە. مامۆستا مەحموود ناکرێت بە دیوێکی ئیجابیە هیچ ینی لێ بڕوانین بۆ نمونە قوتابیەک بڵێ من هەفتەیەکی زیاترم لە بەردەستایە بۆ ئەوەی کە زیاتر کۆشش بکەم بۆ تاقیکردنەوەکانی کەماوەیان نەخێر قوتابیان ئەو خشتەی دای ئەنێن کە تێک چوو هیچ قازانجێک بۆ ناکە ئەگەر کاتەکە درێژکرێتەوە خۆی ئەگەر ئەم بڕیارە بۆ نمونە تاقیکردنەوە دەستی پێ نەکردایە یاخود ماوەیەکی بەمایە بۆ تاقیکردنەوەکان بڕیارەکە بدایە زۆر لە خوێنکاران و قوتابیانمان پێی دڵخۆشە بوون لەبەر ئەوەی جیاوازی هێلەوەی کە پێشەوەی دەست پێ بکە بچیتە ناو تاقیکردنەوە بە دڵنیاییەوە لەبەر ئەوەی کە خوێنکار تازە بەرنامەی داناوە و تەناتوان من ڕۆژەکانی جژنیشی لەوانێت بە دڵخۆشی بەسەر نەبرد کۆششی کردووە لەبەرێ بە دەرفەتێکی زانیوە کاتێک لە پڕێکە ئەم بیرکردنەوەی خوێنکار دەپچڕێت یعنی ئەمە نیگەرانەکە لێرەوە دەست پێ دەکا و ئێستش دەکرێت هەروەکو بەڕێز ئاماژەت پێدا خوێنکاران لایەنی دەرونی خۆیان جارێکی تر لەسەر ئەوە ئەرێنی بکەنەوە کە بتوانن سوود لە دەرفەتەکان وەربگرن بەڵام ئەمە کەی دروست دەبێ کە وەزارەتی پەروەردە کاتی دەست پێکردنەوەی تاقیکردنەوەکان بە خشتەیەکی تۆکمە و گونجا و چەسپا و دەرببڕن کە جارێکی تر ئەم بڕیاریتیان نەدرێتەوە لەبەر ئەوەی کە ڕەنگە ئەگەر بێت و خشتێکی تریش دەستنیشان بکرێت خوێنکار هەر لەوە نیگەران بێت کە ئایا بەردەوام دەبێت تاقیکردنەوەکان یاخود جارێکی دەوەسێتەوە. یەکێک لەو گرفتانی کە وەزارەتی پەروەردە چەند ساڵێکەوە بڵێم 15 ساڵە پێوی دەناڵێنێ لە دوای گۆڕینی سیستەمی پەروەردە خێراگۆڕینی بڕیارەکانە بەڕاستی ڕێنمایەک دەرەچێت ڕێنمایەکە مانگێکی بەسەر ناچێت لە سادەی جێبەجێ نەکراوە دەبینی بڕیارەکە هەڵەوەشێتەوە ڕێنمایەکە دەگۆڕێ یاخود ئاڕاستەکە دەگۆڕێ. ئەمە دوو خاڵای ئێمە دەستنیشانەکە یەکەم ئەوەیە کە بڕیارەکان بەبێت توێژینەوە و بەبێت لە بەرچاوگرتنی لایەنی واقعی ناوچەکەی ئێمە لە دراوە دووەم ئەوەیە کە بەڕاستی ڕەنگە ئەمە بۆچوونی چەند کەسێک بێت کە بۆچوونەکانیان ئەگۆڕن بڕیار و ڕێنمایەکانیشیان لەگەڵا دەگۆڕن. باش مامۆستا دیانی خۆ لە وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا جگە لە وەزیر ستافێکگەیە ڕایۆژکار هەیە کۆمەڵێک خەڵکی بە ئەزمون هەن چۆن یعنی ئەمانە ینی ئەم مەترسیانە باز ناکەن و ئەم با بڵین توێژینەوانەیە ئەم قسانە ناخەنە بەرباس لە کۆبوونەوەیکی وەزاریە بووی کە دوجار ڕێی لە سەدریان بە بڕۆیتەوە چەند کەسێک ئەم بڕیارە ئەیان بێگومان بڕیارەکە بەبێت توێژینەوە و دیراساتە بەبێ دابەزینە بۆ ئەوەی کە چی پێویستە ئەنجام بدرێت ئەمە ئێمە بەڕاشکاوانە ئەمە ئەڵێن هەموو ئەو بڕیارە و ڕێنمایانی کە پێشتر دەچوون و ئەو هەموو گۆڕانکاری خێرا و ئەو هەموو لابردن و دانان و بردن و هێنانەوانی ئەو ڕێنمایی بڕیارانە ئەوەمان پێ ئەڵێکە ئەم بڕیارانە ئەگەر لەسەر بنەڕەتێکی توێژینەوە و لە بەرچاوگرتنی ڕای پسپۆڕان و شارەزایان بە شێوازێکی گشتی کام وڵاتی ئێمە پڕێتی لە خەڵکی پسپۆر و شارەزا لە بەرچاو بگیرانایە بێگومان ئەم گرفتانەمان دووچار نەبوو کە ئێمە وەکو پەروەردەکار وەکو سەرپەرشتێکی پەروەردەی بەڕاستی کە ڕێنمایەک دەرەچێت نیگەرانم ئایا من دەگەمە قوتابخانەکە ڕێنمایەکە ئەگۆڕێ یاخود ناگۆڕێ ئەمە بەڕاستی جێگەی نیگەرانیە زۆر جارێکەوەی لێ هاتووە کە ئێمە خۆمان دوو دڵین لەوەی کە ڕێنمایەکمان بۆ هاتووە ئەبێ هەمیشە پەیوەندی بکەین بە کەسەکانی ترەوە ئایا ڕێنمایەکان بەو جۆرێ گۆڕاوە یا نەگۆڕاوە ئەمە ئەو نیگەرانی لای ئەمە دروست کردووە کە خەریکە متمانەمان بە ڕێنمایی و بڕیارەکان نامێنێ بەڕاستی کە بتوانین جێبەجێ بکەین بۆیە ئەمە ئەو خاڵەمان پێ ئەڵێ کە ئەگەر ئێمە بڕیارێک بین ئەگەر لەسەر بنەڕەتێکی چەسپا و بە توێژینەوە بە وەرگرتنی ڕای پسپۆڕان و شارەزایان وەرمان گرتووە دەیبات جێبەجێ بکرێ با لە زمینی واقعی ببینیم بزان سەرکەوتووە سەرکەوتو نییە با مودەیەک بڕوە نەک ئەوەی کە هەر ئەم ساڵ چەندین بڕیار دەرچووە کە جێبەجێ نەکراوە لابراوەتەوە بەڕاستی ئەمە جێگەی نیگەرانی باش مامۆستا ئەوکو زانین خێزان دەورێکی زۆر گرنگی هەیە لە
ئەوەی کە باری دەرونی قوتابیەکەی جێگیر بکات پێویستە خێزانەکان لەم ماوەیەدا ڕۆڵیان چۆن بێت و دواتریش قوتابیەکان چ ڕێنماییەکت هەیە بوان بێگومان خێزانەکان ئەوەی کە گرنگە لەم کاتێ و لە هەموو کاتێکیشە پاڵپشتێکی ئەرێنی خوێندکارەکانیان بن چکە بەڕاستی پاڵپشتی خێزان بە تایبەتی دایک و باوک و کەسە نزیکەکانی خوێندکاران زۆر پاڵپشتێکی گەورن لەبەرەوەی بەشێکی زۆری خوێندکاران وزە و توانستەکانی خۆیان لە ناو خێزانی خۆیانەوە دەبینەوە دوورکەوتنەوەی خێزان لە هەموو ئەو کاریگەریانی کە کاریگەری نەرێنی لەسەر جۆری بیرکردنەوە هزری خوێندکارەکان دروست دەکات کارێکی زۆر باشە بۆ نمونە خێزانەکان بەڕاستی لە سۆشیال میدیا دوور بکەونەوە لەم هەموو هەواڵەی جەنگ و ڕاگەیاندن و پەرش و بڵاویەی ناو شاشەکان دوور بکەونەوە کار بکەن لەسەر ئەو بابەتانی کە لایانی دەرونی بۆ خوێندکارەکان دروست دەکات کەش و هەلو مەرجێک دروست بکەن کە پاڵپشتێکی ئەرێنی خوێندکارەکان بن ئەوەی کە گرنگە قوتابیان و خوێندکارانمان ئەنجامی بن بەڕاستی ئەوەیە کە بڕۆیان بە خۆیان هەبێت و بڕۆیان بەو توانستە وەرگرتنە هەبێت کە لە ڕووی کۆششکردنەکانیان وەریان گرتووە و بەردەوام ئەبدەیت یاخود نۆژەنکردنەوەی زانیاریەکانیان بگەن پشتگوێی نەخەن لەبەرەوەی بەڕاستی کات هەندێک کات ئێمە ئەڵێن لە خزمەتی خوێندکارانان نیە بەو پێی کە کاتێک خوێندکارەکە مانگێک لە بەردەستیابێ بۆ کۆششکردن خاوتر دەڕۆ بەڵام کاتێک کە پێی دەڵی دوای 3 ڕۆژ تاقیکردنەوەکەت هەیە خۆی گورج و گۆڵ دەکاتەوە بۆیە ئێمە هەمیشە وتومانەکە خوێندکار چۆن بە لێ هاتووی کۆششەکە نەک بە خۆماندووکردن چۆن دەتوانێت سوود لە دەرفەتەکان وەربگرێ نەک لە ماوەیەکی درێژترا و بە پلانێکی خاوتر و ئەمانە هەمووی کاریگەری زۆر ئەرێنی لەسەر خوێندکاران دروست دەکەن ئەگەر بێت و خوێندکارەکە بەردەوام بێت بەڵام بە شێوازێکی هۆشیارانە بە شێوازێکی زیرەکانە کە خۆی بەرنامە بۆ خۆی دابنێ بەو شێوازی کە لەگەڵ ژیان و هەلومەرج و ئەو ناوەندە دەدەژی کە تیادەژی دەستخۆش بێت زۆر سپاس بۆ مەحموود باجەڵان سەرپەرشتیاری پەروەردەیەکی لەم تەورە لەگەڵمانەوە سپاس کاتمان گرتی دەستخۆش بێخوا